الحمد لله رب العالمين والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. خۆشەویستان و بەڕێزان، ئەم وتارەش پێشکەش دەکەین بەویستی خوای پەروەردگار، خوای گەورە بە ڕەحمەت و میهرەبانی خۆی دەرگای ڕەحمەت لە ئێمەی کوردستانیان و هەموو گەلانی جیهان بکاتەوە، ئەم بارودۆخی ڤایرۆسی کۆڕۆنایە کۆتایی پێبێ و ئێمەش لەگەڵ بەڕێستاندا لە مزگەوت و ماڵی خوادا ڕوبەڕوو بە یەکتر شاد ببینەوە. تاو کاتە پێم باش بوو لە وتارەشدا هەندێشتی تر هەر پەیوەست بە کۆڕۆناوە عەرزی جەنابتان بکەم. لەگەڵ ڤایرۆسی کۆڕۆنادا هەم لە کوردستانی خۆماندا هەم لە تەواوی ڕاگەیاندنی جیهانیدا تەنها دوو شت باسی دەکرێت. یەکەمیان بابەتی تەندروستی، دووەمیان باری دارایی و ئابووری و بژێوی ژیانی خەڵک. جگە لەو دوو بابەتە گەرم و گرنگە کە پەیوەستە بە ژیانی مرۆڤەوە، هیچ بابەتێکی تر ئەو تەئسیر و کاریگەری و باس و خواسەی نەماوە. بوونی سیاست بە تەواوی مانا کاڵ بۆتەوە. سەر شاشەی تیڤیەکان لە زۆرێک لە دەموچاوی سواوی سیاسیەکانی ڕابردوو پاک بوونەتەوە و کەس نازانێت لە چ کونیەکە خۆیان شاردۆتەوە. بابەتە کۆمەڵایەتیەکان، سەردان و میوانداری تەواو بووە. ژن و ژنخوازی و خوازبێنی و شەکرا و خواردنەوە ئەویشمان نییە. تەنها و تەنها بابەت باسی تەندروستیە، ڤایرۆسی کۆڕۆنایە، چۆن خۆتی لێ دەپارێزی. و پاشان ئەو ڕووداوانەش کە لەم چەند هەفتەیەدا لە کوردستاندا ئەگەر دیقەتی ورد بدەن ڕوویانداوە، بەشە دووەمەکەیەتی فڵان کەس لەسەر پوش و پاوان بەداخەوە بەو عەقڵیەتە کۆنە لە فڵان شوێنە لەسەر پوش و پاوەنی مەڕووماڵات فڵان کەس فڵان کەسی کوشت، لەسەر کێشەی کۆمەڵایەتی میرات فڵان کەس فڵان کەسی ناو خێزانەکەی کوشت. ئەمانە بکەواتە هەر بۆ بابەتە ئابووریەکە دەگەڕێنەوە. بۆیە لەگەڵ ڤایرۆسی کۆڕۆنادا تەنها ئەو دوو بابەتە ماوەتەوە: تەندروستی، باری ئابووری و گوزەران و ژیان. بۆیە لە سێ خاڵدا حەز دەکەم لەسەر ئەو دوو شتە گرنگە بدوێم. یەکەمیان تەندروستی و ماڵ و سامان، ئەو دوو شتن کە جێگیر نین. هیچ کاتێک جێگیر نین و ئینسان ناتوانێت دڵنیایی تەواویان بەرامبەر وەربگرێ. لە بواری تەندروستی جەستەیی هەر یەکێک لە ئێمەدا ئەبینی ئینسانێک زۆر ساغ و سەلامەتە، لە کتوپڕێکا جەڵتەیەکی مێشک بەهۆی وەستانی بەقەدەر سەری دەرزیەک، نووکی قەڵەمێک خوێن لە ناو بۆریەک لە بۆریەکانی ناو مێشکا بوەستێ، ئەو ئینسانە تووشی شەلەلێکی دەماخی دەبێ و جەستەیەکی لە کارکەوتووە کە دەقەی پێشووتر جەستەی عیبی نەبوو. ئینسانێکی سەلامەت و تووشی شەکرە دەبێ، تووشی زەختی خوێن دەبێ و فشاری خوێنی بەرز دەبێتەوە. گورچیلەکانی وەکو پێویست کار ناکەنیان لە کار دەکەون. ئینسانێکە عیبی نەبووە لە کتوپڕا لە پشکنینێکا دەردەکەوێت شێرپەنجەیەتی و سەرەتانی گرتووە. یاخود هیچ نەخۆشیەکی جەستەیی نییە، بەداخەوە زۆرێک لە خەڵکی هەیە تەندروستی دەرونی تێک چووە، تووشی قەلەقی، سترێز و ناڕەحەتی. هەریخەیە خەڵکانێکەیە خەریکە بەرەو شێدبوون دەڕوا، تووشی ئەوهام دەبێ، تووشی خەیاڵاتی نابەجێ دەبێ. ئەمە هەر تەندروستیە دەرونیەکە و نەخۆشیە دەرونیەکە ناڕەحەتتر لە نەخۆشیە جەستەیەکەیە و عیلاجەکەشی گرانتر و قورستر و بە دواداگەڕانی ورتری دەوێ. بۆیە باری تەندروستی هیچ مرۆڤێک ناتوانانی بڵێ جێگیرە. خۆ لەمانە هەموو ڕزگارت بوو. ئەوە تا تەواوی جیهان باری تەندروستی لە مەترسیدایە، هەر یەکێک لە ئێمە بەهۆی ڤایرۆسێکەوە. هەر 10 ساڵێک جارێک ڤایرۆسێک پەیدا دەوێ و تەندروستی خەڵکی بەگشتی دەکاتە مەترسیەوە. بۆیە تەندروستی ئینسان لەو شتانەیە کە جێگیر نییە، بەردەوام لە گۆڕاندایە. هەمیشە ترسی ئەوەی هەیە کە ئەم جەستە ساغە لە کتوپڕی چەند دەقە و سانیەکە تووشی کارەساتێکی ناڕەحەت ببێ. دووەمیان ماڵ و سامان هەرگیز جێگیر نییە. کەسێک دەبینی سەرەت و سامانێکی زۆری هەیە، قەت نابێت دڵنیا بێت لەوەی هەتا دەیخەنە قەبرەکەەوە ئەو سەرەت و سامانەی بمێنێتەوە بۆ نەوەکانی دوای خۆشی بەجێ بێڵێ.
ئەبینی لە زەرەرێکی مادیدا کەسێ مامەڵەیەکی گەورەی کردووە لە کتوپڕێکە ئاڵوگۆڕی دراو لەسەر بازار دروست دەبێ ئەم تووشی زەرەرێکی گەورە دەبێ پێشتر خۆی بۆ ئامادە نەکردووە بەهۆی سووتانێکەوە ئێوارە بازار داخراوە عیبی نەبووە کە لوپەلەکانی هەموو ساغ و سەلامەت بوون چەندمان بینێەوە هەموو بازار لە هەرێمی کوردستان لە جیهاندا سووتان کابرا بەیانی بەسەر چنگێ خۆڵەمێشا دەچێتەوە سەر سەرمایی کە هەیبوو لە دوکانەکەیدا بەوەی دزیەکەوە کەسێک لە کتوپڕێکە خەڵکانێکی ناپاک و دەستپیس زەفەری پێدێن و سەرمایەکەی لە دەست دەچێت بەهۆی کارەساتەکانی وەکو بوومەلەرزەوە ئینسانێک ماڵەکەی شوقەکەی دوکان و بازار و شارەکەی هەمووی لە دەستداوە دەوڵەمەند و هەژارێک لە شارێکە کە بوومەلەرزە لی دەدا و هیچیان ناهێڵێتەوە شەڕ و جەنگ بە چاوی خۆمان بینیمان خەڵکانێک کە چۆن دەربەدەر و ئاوارە بوون لە وڵاتانی دەور و پشتمان لە خودی عێراقا یان بەگشتی لە سەراستی جیهانیدا کەسێک لە ناو شارەکەی خۆیدا دەوڵەمەند بوو خاوەنی ڕێزیە دوکان و شوقە و بازار و خانووی کرێ بوو خاوەنی ئۆتۆمبیلی گرانبەها بوو نەمان بینی لە وڵاتی خۆماندا بوونە کرێچی خەڵک هیچ شتێکیان بۆ دەرز نەچوو بەجلەکانی بەریانەوە دەرچوون هەر ئەوە بۆ شکری خۆیان دەکرد کە ئەندامەکانی خێزانیان سەلامەتن وەکو کەسێکی زۆر هەژاریان لێ هاتبووەوە بۆیە ماڵ و سامانیش هەرگیز جێگیر نییە بۆ ئینسانێک ئالێرەدایە کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئامۆژگاریمان دەکا ئەنەسی کوڕی مالیک دەفەرمێ پێغەمبەر صلی الله عليه وسلم بە خاتوو فاتیمەی کچی فەرموو ڕۆڵەکەم گوێم بۆ بگرە باوەسێتێکت بۆ بکەم هەموو بەیانیان و هەموو ئێواران کچی شیرینم دیارە ئەم وەسێتە بۆ فاتیمە خانی کچی پێغەمبەرە صلی الله عليه وسلم و لەویشەوە بۆ تەواوی ئومەتی ئیسلامە فەرمووی کچە شیرینەکەم هەموو بەیانیان و ئێواران دوعا بکە بڵێ یا حەی و یا قەیوم سەیری ئەو دوو ناوە پیرۆزە ئەی پەروەردگارێک کە هەرگیز مردنت بەسەرا نایە هەمیشە وەکو خۆت چەسپاوی نامری نەخۆش ناکەوی یا قەیوم ئەو پەروەردگارەی هەمیشە بە بەهێزی دەمێنیتەوە هەر وەکو خۆتی و دەسەڵاتت کەم ناکە خوای گیان تۆ کە سیفەتی حەی و قەیومت هەیە لێت دەپاڕێمەوە بڕەحمەتیکە ئەستەغیث و یا ڕەبی خوای پەروەردگار داوا لێ دەکەم بە ڕەحمەت و میهرەبانی خۆت پەنام بدەی ئەصلح لی شەئنی کولە یا ڕەبی خوایە هەموو کاروبارەکانت خۆت بۆم جێبەجێکەی ولا تكلني إلى نفسي طرفة عين يا ربي خواه بۆ ماوەی چاوتروکانێک بەڵکو کەمتر لە چاوتروکانێک بە خۆمم نەسپێری چونکە خۆمم پێ ناپارێزرێ شێ هەیە بتوانێت بە ئازایەتی خۆی زەمان بداتە خۆی بۆ چاوتروکانێک جەستەی خۆی پارێزێ شێ هەیە زەمان بداتە خۆی بڵێ ماڵەکەم بۆ یەک دەقە خۆم دەتوانم بەدڵنیاییەوە پارێزگاری لێ بکەم بۆیە خاڵی یەکەم هەم لە سەروەت و سامانتە هەم لە تەندروستیتدا بیژێڕەوە بۆ خوا ئەوە تا تەواوی جیهان بەم هەموو زانستەیە تێکدەر تەکنەلۆژیەوە بەم پێشکەوتنە زانستیە پزیشکیەوە دۆش داماوە بەرامبەر بە ڤایرۆسێک هەموو دنیا تەنها ڕوو دەکاتە ئەڵڵا ئەوەی هۆش و بیری هەبێ ئەڵێ خوای پەروەردگار خۆت بەهانا و هاواری مرۆڤایەتیەوە بێ خاڵی دووەم پێشبینی و تەواقع بۆ ئەم دووشتە ناکرێ تەندروستی و ڕسق ئەم دوانە بۆیان ناکرێ چەند کەسمان بینی نەخۆش بوو بە دڵنیاییەوە بینیومانە کە سوکاری خۆیان بۆ پرسەکەی ئامادە کردبوو خەریکی کۆکردنەوەی خەڵک بوون فڵان کەس تۆ ئاگال لە خێمە بێ فڵان کەس ئاگال لە پرسە بێ فڵان کەس لافیتەی بۆ بنووسە چاوەڕێ بوون ئەم شەو نەگاتە بەیانی سبحان الله چاکیش بۆتەوە ئێستا لە ناویشماندا دەژی و ساغ و سەلامەتیشە ئەی چەند کەسمان بینی لەو پەڕی تەندروستیدا لە کاتی گۆرانی وتنا بەلادا هات چەند کەس بوو لە حەفلە و ئاهەنگ و خۆشیدا لە چەپڵەدا دەستی ئاوالێکت بۆ یەک نەچۆوە یەکسەر بەلادا هات و مرد چەند کەسمان بینی لە ئەو پەڕی ساغیدا پشکنینێکی ئاسایی بۆ خۆی کرد بوو دەرکەوت سەرەتانیەتی بۆیە هیچ کات تەندروستی تەوەقع و پێشبینی بۆ ناکرێ تەوەقعی بۆ ناکرێ بڵێ ئەمە کۆتایی نەخۆشیەکەیە یان ئەمە کۆتایی لەش ساغی ئەو ئینسانەیە چەند دەوڵەمەندمان بینی ئیفلاسی کرد
ڕای کرد وڵاتی بەجێهێش خۆی شاردۆتەوە لە کاتێکە سەرمایه‌دارێکی گەورەی ئەم وڵاتە بوو هیچ جیهانی بوو چەند کەسی هەژاری نەداری بێنانی دوێنێ ئەمڕۆ سەرمایه‌دارێکی گەورەیە و خوای گەورە بە فەزلی خۆی بەسەری کردوێتەوە شێتەوەقوعی دەکرد ڤایرۆسی کۆڕۆنا ئاوا جیهان پەژێنێت تەندروستی هەموو جیهان بخاتە مەترسیەوە هیچ کەس لە خۆی ئەمین نەبێ شێ پێشبینی دەکرد و تەوەقوعی دەکرد بازار و دووکان لەم بەهارەی کوردستانە ئاوا دابخرێ هەزاران خەڵکی کاسبکار لە بەرگدروی پیاوان لە بەرگدروی خانمان و ژنان خۆیان حازر کردبوو لەم بەهارەدا ئەوەندە ئیشیان زۆر بێ بۆیان تەواو نەکرێ زۆرترین داهاتیان هەبێ خەڵک جلوبەرگی پیاوان شاڵی کوردی جلوبەرگی خانمانی کوردی بکرێ بەڵام کوا لەکوێ هەمووی داخرا چەند کەسانێک بەتەمای کارە جوانکاریەکان بوون هەموو ساڵوانیان داخرا چەند کەسانێک ئەگەر پاریان حرام بیان حەڵال بێت چۆن بێ بە ناوی گۆرانی و نەورۆز و ئەملاولاوە خۆیان حازر کرد بوو داهاتێکیان هەبێ کوا لەکوێن چەند هۆتێلی گەورە خۆی ئامادە کرد بوو بە ناوی گەشتیاریەوە زۆرترین میوان لەم بەهار و نەورۆزەدا ڕووی تێبکە ئێستا هۆتێلەکەی داخراوە و ئەڵێ ئەگەر چەند مانگیتر ئاوا بڕوا بە تەواوەتی ئیفلاس دەکەم چەند شۆفێری تەکسی و پاسی خەت و ئەوانە خۆیان ئامادە کرد بوو ئالەم ساتە وەختەدا کە لە ژوورەوەیە زۆرترین داهاتی هەبێ و زۆرترین سەرنشین و نەفەری هەبێ بەڵام هیچی نەما کتوپڕ هەمووی تێکچوو بۆیە بەڕێزان ئەم دوو بابەتە تەندروستی لەگەڵ داهات و باری ئابووری تەوەقع و پێشبینی بۆ ناکرێ زۆر زەحمەت دەکرێ و کە ناشکرێ بەسەرهاتێکەکەی عەرزی جەنابتانی دەکەم نووسەری بەناوبانگی کوێتی ئەدهەم شەرقاوی لە کتێبی نەبەئون یەقین کە تازە دەستم کەوت لە لاپەڕەی 160 ئەو کتێبەدا کتێبەکە عەرەبی هێشتا نەکراوە بە کوردی بە ناوی نەبەئون یەقین نووسەرەکەی ئەدهەم شەرقاوی نووسەری بەناوبانگی کوێتی لە لاپەڕەی 160 ئەم بەسەرهاتە دەجێڕێتەوە ئەڵێ لە یەکێک لە نەخۆشخانەکانی سیدنی ئیعلان کرا ڕاگەیەندرا کە هاوڵاتیەکی ئوستورالی بە ناوی بیل مۆرغانەوە کۆچی دوایی کرد نەخۆشی هەبوو لە خەستەخانە وتیان تەواو دڵی وەستاوە و بیبەنە ژووری سەلاجە و ئەوانە تا کە سوکاری تەسلیمی دەکرێتەوە دوای 15 خولەک لەوەی کە تەواوی دکتۆرەکان راپۆرتیاندا کە مرۆڤە مردووە مرۆڤێکی هەژار و لات و نەداریش بوو 15 خولەک 15 دقیقە بەسەر ئیعلانی مردنیدا لە کاتێکا بەرەو سەلاجەی شوێنی هەڵگرتنی جەنازەکانیان دەبرد چاوی جوڵا بە حاڵ یەکێ لە پزیشک و کارمەندە تەندروستیەکان هەستی کرد چاوی پشتە چاوی لەرەیەک دەکا بە پەلە گەڕاندیانەوە بۆ بوژانەوەی دڵ خستیانە ژێر ئینعاشەوە سبحان الله دڵی کەوتەوە کار و زیندوو بۆەوە دوای چەند ڕۆژە لە خەستەخانە دەرچوو کابرایەکی ئیفلاس و بێواریداتە تەندروستی لە مردنەوە گەڕایەوە بۆ ژیان بەڵام داهاتێکی نییە چوو لە بازاڕە زۆری ئەو کەسانەی کە ئیفلاسن ڕوودەکانە بیتاقەکڕین و یانسی بۆ ئەوانە زۆری ئەو کەسانەی کە ئیفلاس و مایەپوچی هەم عەقڵین هەم بەداخەوە دارایین ڕوودەکانە موبایلەکان کە بۆ دەڵێ ئەوەندە ملیۆنە لە هەفتەیەکا بۆ دەرەچێ نا ئینسانی ژیر و ئینسانی تێر قەت بڕوای بە بیتاقەی یانسی بۆ ئەوانە نێو خۆی ناخاتە قومارەوە ئەم پیاوە دەڵێت چۆن کەسێ لە دەریادا غەرق دەبێت دەست بە شڵە پوشێک دەبا چەند پارەیەکی کەمی پێبوو بەشی یەک دوو بیتاقەی دەکرد بە بێتاقەتی بە بازاڕە دەڕۆی یەکێ لە بیتاقەکانی کڕی بیتاقەی کڕی و ئەو پڕی ئیفلاس بوونە چاوەڕێی کرد ئەنجامی بیتاقە دەرچوو بیتاقەیەکی 27,000 دۆلاری بۆی دەرچوو قەدەرن بیتاقەکەی بۆ دەرچوو بوو بە خاوەنی 27,000 دۆلار ڕۆژنامەکان و دەستگاکانی ڕاگەیاندنی ئیسپانی لێ کۆبوونەوە سەیرە ئەم پیاوە دووشتی لە مەسافەیەکی زۆر کەمالێ بەسەر هات کەسێک بە راپۆرتی پزیشکی مردووە کەچی دوای زیندوو بۆەوە کەسێکی ئیفلاس زیان لەو خەڵکە بیتاقەیەکی یانسیبی 27,000 دۆلاری بۆ دەرچووە بردیان فلیمەکەی پێ بکەنەوە چۆن وەکو لە دەستگاکاندا فلیمێک دەنوێنن لەسەرەمە بردیان چۆن لە خەستەخانە مردبوو دواتر چۆن بژۆڵی چاوی جوڵاوە بە حاڵ و بردویانەتەوە ئینعاش و فلیمەکان پێ لێدایەوە هێنانەوە بە بازاردا لەکوێ بیتاقەکەت کڕی وەڵا لە فڵان شوێنە دیسان بیتاقەیەک بکڕەوە تەمسیلەکە دووبارەکەەوە بیتاقەیەکی کڕیەوە ئەم جارە بای 250,000 دۆلار بوو
قەدەرەن سەیرەکەن ئەم بیتاقێ ئەم جارش بۆ ئەو پیاوە دەرچوو ئەم جارش بوو بە خاوەنی 250,000 دۆلاری تر لە کەسێکی مایە پوچی ئیفلاسەوە بوو بە کەسێکی سەرمایه‌دار و دەوڵەمەند بەبێ هیچ پێشبینی کراوێک لە کەسێکی دەبوو ئێستا لە گۆڕستاندا بێ ئێستاش زیندووە و هاوڵاتی بیلمورغان ئەو کابرای ئێستا لە ژیاندایە بۆیە خۆشەویستم پێشبینی ناکرێ بۆ ئەم دوو شتە تەندروستی باری ئابووری و سامان بۆیە دیسانەوە ئەمەش بەردەوام لە خوا غافڵ مەبە و بیسپێرەوە بە پەروەردگار لە خۆشیدا لە خوا غافڵ مەبە شکری پەروەردگارت بکە لە سنووری مرۆڤایەتی خۆت دەرمەچۆ لە کاتی نەهامەتی و ناڕەحەتی جەستەیی و نەخۆشیشدا لەو کاتانە باری ئابووری تێکچووە و داهات لە کزیە دیسانەوە ناومێد مەبە پشت بە پەروەردگار ببەستە خاڵی سێیەم تەندروستی و سامان خۆشەویستم زۆر گرنگن دەبێ بیان پارێزی وەڵی تا ساغی بێمنەتی ئینسان جەستەی ساغ بوو پێشینانی کورد فەرمویانە پاشایە منەتی بە کەس نییە ئەگە جەستت ساغ بوو نان و ئاوێک بخۆیت جەستت پێی مرتاحە بەڵام خوا نەخواستە هەموو خوارد نەخۆشەکانی دنیا لەسەر سفرەت بێ کە جەستەن ناساغ بوو چ سوودێکی لێ دەبینی بە بێگومان هیچ خۆزگە دەخوازی بۆ کەسەی نان و ئاو دەخوا ئەو تەندروستیە خەڵاتی خوایە دەبێ بیپارێزی و کەمتەر خەم نەبی بەرامبەری بەچی بە پاک و خاوێنی بە دروستخۆری هەموو ئەو نەخۆشە لە جیهانە بڵاو بەوە بەهۆی پیسخۆری کۆمەڵە خەڵکەوە تا گرفتاری بۆ هەموو مرۆڤایەتی خەڵق کرد بەوەی کەوا خۆپارێزبی لە زۆرخۆری لە خۆڕەزیلکردن لە کەم خواردن خۆپارێزبی لە تێکەڵاو بوون بە خەڵکانی نەخۆش ئێستاوە کە خەڵکانی کە لە ماڵەوەن بەویستی خوا بێ تااقەت مەبن کاتە زیێڕینەکانی خۆتان بە جوانی بەسەربەرن ڕێنمایە تەندروستیەکان جێبەجێ بکەن لە قازانجی هەمومانە خۆپارێزی واجبە لە ئیسلامدا بەهێزکردنی بەرگری جەستەد ئەم جەستە ئەمانی خوایە بە خەم و خەفەتی زۆر بەبیرکردنەوە لە 10 ساڵی داهاتوو بەبیرکردنەوە لە نەهامەتیەکانی ڕابردوو بەرگری جەستەد لاواز دەبێ بەرگری جەستەد بەهێزکە بەردەوام گەشتبین بە فەزلی خوای پەروەردگار لە ئەو پەڕی تاریکیدا کە بەری بەیانە وردە گزنگی خۆر هەڵدێ لە ئەو پەڕی سەختی تا زستان سەختتر بێ بەهاری جوانتر و گەشاوەتر و گوڵاڵە سوورەکانی زۆرتر دەبن بەیزنی خوای پەروەردگار جەستەد بەهێزکە بە بەرگریەکانی ناو جەستەد خۆت مەڕوخێنە بە قەلەقی و ڕاڕایی کە نەخۆش کەوتی خەڵک لێ دوور دەکەونەوە بۆیە هەوڵ بدە تا خوا پشتیوان بێ خۆت بپارێزە لە نەخۆشی و جەستەی خۆت بەهێزکە ئیبراهیم لە قورئانە خوای پەروەردگار باسی حەزەتی ئیبراهیم پێغەمبەرمان بۆ دەکا عەلەیهی السەلام لە سوورەتی صافات لە 88 بە دواوە ئاەتەکان دەفەرمێ فنظر نظرة في النجوم فقال إني سقيم فتولوا عنه معرضين بەبێ بڕواکانی گوتی ئەوە دەچنا دەشت و دەر و بۆ سەیران و سەفای خۆتان ویستی خۆی بێڵێتەوە بۆ ئەوەی بتەکان بشکێنێ ئەی زانی خەڵک لە نەخۆش دوور دەکەونەوە سەیری ئاسمانی کرد سەیری ئەستێرەکانی کرد بیری کردەوە لە دەسەڵاتی ئەو خوایە و بێعەقڵی ئەو بتپەرستانە وتی ئینی سەقیم خەڵکی من نەخۆشم خەڵکی نەخۆشم بۆ نمونە ڤایرۆسم هەیە بەکتریام هەیە ناڕەحەتم فتەوەلەو عنه معرضین هەموو خەڵکەکە پشتیان تێکرد کەسی بە دەورەوە نەما بۆیە ئامان خۆت هەوڵدا بە پشتیوانی خۆت لە نەخۆشی پارێزە دووەمیان بەویستی خوای پەروەردگار سەرمایەت پارێزە حتا بۆت دەکرێ وریابە کەسێکی بە ئاگا بە سەرمایەت مەخە قومارەوە سەرمایەت مەخە دەستی کەسانێکی بێویژدانەوە ئەو پارە و پوڵەی کە خوای پەروەردگار لە ڕۆژگارێکی هەبوونیدا پێت دەبەخشێ سەیری جەستەکە بەردەوام پاشەکەوت دەکا ڕۆژوویەک دەگری چەند سعات هیچ ناخۆی ئەوەندەی خەزم کردووە لە جەستەدا هێشتا دەیخاتەوە بازارەوە ئەم جەستەی احتیاتی دایمە زۆرە تۆی بەڕێزیش هەچەند بەداخەوە میلەتی ئێمە فەقیرە چی پاشەکەوت کا خەڵکە فەقیرەکە بەڵام دەشتمان دەکرێت لەمەوە دەرسێک وەرگرین با هەمیشە پارویەکی کەمتر بخۆ کەلوپەلێکی کەمتر بکڕە جلو بەرجێکی مۆدیل واز لێ بێنە با چەند دینارێکت بۆ ڕۆژە تنگانەکانی وەکو ئەمڕۆ هەبێ و محتاجی دەستی کەس نەبی و منداڵەکانی لە کەس نەپاڕێنەوە ئاگال لە سەرمایەکەت بێ بیپارێزە وەڵڵی کە هەبوو بووی هەموو خەڵک دەناسێ کە نەبوو نەدار بووی تۆ هەموو خەڵک دەناسی بەڵام خەڵک دەرگال لێ ناکاتەوە ئللا کەسە دەوڵەمەندە بە ویژدانەکانی وەکو جەنابتان نەبێ ئللا کەسە بەڕێزەکان نەبێ بەڕاستی واجبی حکومەتە پێشبینی دووشت بکە هەمیشە پێشبینی ئەوە بکانە خۆشی ڕوو دەکاتە وڵات
پێشببینی ئەوە بکە کەوا گرانی ڕوودەدا ئەوەندەی خەزن کردبێ وەکو وڵاتانی پێشکەوتوی کەنەدا ئەو وڵاتانی کە بینیمان بە هاوڵاتی دەڵێت تۆ لە ماڵەوە بمێنەوە من گرنتی ژیانت دەدەمێ خەمی ژیانن نەبێ بۆ تەمین کراوە پارەت بەسەراتەوە زیع دەکەم لە هەموو باج شتێک دەتبەخشم ئێمە لە وڵاتێکین ئێستا بەداخەوە بەهۆی ئەم نەخۆشیەوە کە پێشببینی دەکرێت بە ئیزنی خواوان نابێ بەرەو پێشەوە بڕوە بابەتەکان لەوە دەچێت نازانین بەیانی چی ڕوودەدا بەڵام لەوە چێ پشوەکان و چوونە نەدەرەوە و کارانتینەکردن درێژە بچێشێ ئالم کاتەدا کۆمەڵە دەوڵەمەند ئێمە ئاگامان لە دڵی کەس نییە حوسنی زەنمان هەیە بەو بە ڕێزانەی کە خەستەخانە دروست دەکەن بەڵام وڵی خۆشەویستان ئەو پارەی لەو بینایانە دروستی دەکەن بینا هیچ نییە ئەگەر ئەچ هیزەی پێشکەوتوی تێدا نەبێت ئەو بە ڕێزانە خوا پاداشتیانداتەوە ئەو کەسانی بە هەڵوێستن ئەو 16 قەڵەوێرە ئەو 10 قەڵەوێرە ئەو 50 قەڵەوێرە دروست دەکا بە چەند سەرمایهدارێک یان بەتەنیا من دەڵم ئەو پارەیە هەڵگرین بۆ حاڵەتێکی خوانەخواستە نەخوازرا و ئەو سەرمایە لە دەستە ئەمینەکاندا بمێنێتەوە بۆ ڕۆژەڕەشەکانی ئەم میلەتە بۆ تێرکردنی سکی ساغەکان تا لە برسانە نەخۆش نەکەون کاکە لە جیاتی بینامان دەوێت توخوا ئەو بارەگا حیزبیانە ئەو بارەگانەی کە هیچ چەند کەسانێکن و لە سەریان تاپۆ کراوە ئەو بارەگا حیزبیانەی کە هیچ خێرێکیان بۆ ئەم وڵاتە نەبووە تاکتاکێکیان خەڵکی بەڕێزی وەکو شخصیەتی خۆی تێدابێ بەڵام کەسانێکیان پڕن لە کادری لات و پوت و تەقریر نووس و جاسوس بەسەر ژیانی خەڵکەوە چەند ساڵە ئەوە 30 ساڵە خۆیان لەسەر قوتی ئەم وڵاتە دەژێنن بە ناوی کادری حیزبی و بارەگای حیزبیەوە بۆ ئەو بارەگانە وەکو چۆڵن چۆڵتر نەکرێن بۆ لە تنگانەدا لە هەموو شار و شارۆچکە و پارێزگایەک پەنە بۆ بارەگە حیزبیە گەورەکان نەبرێ و چۆڵ بکرێن و بڕێن کە چوونەوە ماڵەوە هەر نێنەوە ئەوانە بکەین بە نەخۆشخانە ئەو کاتێک سەرمایهدارێکە گە پارەکەی دەبەخشێ نەیدا بە بلۆک و چیمەنتۆ دەرگا و پەنجەرە و شوشە بیناکە حازرە بیدا بە کەلوپەلی تەندروستی ئەمە پێشنیارێکە نەسوکایەتیە بە کەس بەڵام دڵسۆزیە دڵسۆزیە و هێنانەوە سەر شەقامی ڕاستەقینەی حیزب و دەسەڵاتێکە کە کەم تەرخەم بۆ بەرامبەر بە میلەتەکەمان کە بەهۆشی بێنێتەوە جارشکە نابێت خزیێنەی وڵات بەتاڵ بێ نابێت بنەمای تەندروستی ئەوەندە لاواز بێ خۆی بۆ پێشببینی نەخۆشیەک ئامادە نەکرد بێ ومێدەوارم خی گەورە دەرگا ڕەحمەت لە هەموو لایەکمان بکاتەوە شیفای هەموو نەخۆشەکانمان بە هەموو جۆرەکانیەوە بنێرێ لەم ڤایرۆسی کۆڕۆنا و ئەم دەردوو بەڵایە خوایە هەموو لایەکمان پارێزراوکەی لەگەڵ هەموو کوردستانیان هەموو مسلمانان هەموو مرۆڤایەتی بە تێگڕا خوا دەرگای ڕەحمەتمان لێ بکەیەوە خوای پەروەردگار دەرگای ڕەحمەتی خۆتمان لێ بکەیەوە آمین آمین والحمد لله رب العالمين